شارۆچکەی عین عیسا لە ڕۆژاوای کوردستان بۆتە شوێنی ناکۆکی نێوان هێزە نێودەوڵەتی و هەرێمیەکان لەوانەش تورکیا و هەسەدە و رووسیا. سەرباری بانگەشەکانی رووسیاش بۆ نێوەندگێری باس لە پیلانگێریەکی دیکەی مۆسکۆ دەکرێت لەسەر قسابی کورد. ماوەیە کە شارۆچکەی عین عیسا کە لە باکووری شاری ڕەققا هەڵکەوتووە لەسەر ڕێگەی استراتیژی ئێم4 باکووری سووریا بۆتە چەقی شەڕ و ئاڵۆزیەکانی نێوان گروپە چەکداریەکانی سەر بە تورکیا و هێزەکانی سووریای دیموکرات. هاوکات باس لە هێنانی هێزێکی زۆری تورکیا و جێگیرکردنی لە نزیک ئەو شارۆچکەیە دەکرێت. لە نوێترینی ئەو پێکدادانەشدا ڕوانگەی سووری بۆ مافی مرۆڤ ڕایگەیاند شەوی 28 مانگە چەند گروپێک لە چەکدارانی ئۆپۆزیسیۆنی سووریا کە هاوپەیمانی تورکیان لە دەوروبەری شارۆچکەی عین عیساوە هێرشیان کردوتە سەر هێزەکانی سووریای دیموکرات. لە ئەنجامدا 6 چەکداری ئەو گروپانە کوژراون. هەروەها 4 شەڕوانی هەسەدە شەهید بوون و ژمارەیەک بریندار لە هەردوو لە هەبووە. لە هێرشەکەدا سوپای تورکیا لە ڕێگەی فڕۆکەی پێفڕۆکەوان و تۆپارانی هێزەکانی هەسەدە هاوکاری گروپە چەکدارەکانی ئۆپۆزیسیۆنی سووریای کردووە کە هەوڵیان داوە بگەنە سەر ڕێگای نێودەوڵەتی حەسەکە حەلەب. بەڵام وەک ڕوانگەکە ئاماژەی پێداوە هێرشەکە تا بەرەبەیان لەلایەن هەسەدەوە تێکشکێنراوە. هەرچەندە رووسیا پێشتر ڕایگەیاند بوو هێزی زیاتریان ناردووە بۆ ناوچەکە بۆ ڕێگری لە شەڕ و پێکدادان، بەڵام ئەو هێزانە دەستەوەستانن لە بەرگەگرتن بە هێرشەکانی ئەو گروپە چەکداریانە و تورکیا بۆ سەر هەسەدا. ئەمەش ناڕەزایی هاوڵاتیانی شارۆچکەکەی لێکەوتوتەوە و ڕۆژانە لە بەردەم بنکەکانی رووسیا لە ناوچەکە خۆپیشاندان دەکەن. هێزەکانی سووریای دیموکرات باس لەوە دەکەن کە رووسیا داوای لێکردوون شارەکە بەجێبهێڵن و ڕادستی هێزە هاوبەشەکانی ئەوان و ڕژیمی سووریای بکەن، بەڵام هەسەدە ئەو داوایەی ڕەت کردوتەوە. هاوکات بەرپرسانی ڕۆژاوای کوردستان باس لەوە دەکەن کە هێرشی تورکیا بۆ سەر عین عیسا بەپێی ڕێکەوتنێکە لە نێوان مۆسکۆ و ئەنقەرە. باس لەوەش دەکرێت لە کۆبوونەوەی مەولود چاوشۆغڵو وەزیری دەرەوەی تورکیا و سێرگی لاڤرۆف وەزیری دەرەوەی رووسیا لە شاری سوچی تورکیا ڕازی بووە بە چۆڵکردنی شاری ئیدلیب لە ڕۆژاوای سووریا لە بەرامبەر بێدەنگی مۆسکۆ لە بەرامبەر هێرشەکانی تورکیا بۆ سەر ناوچەکانی ژێردەستی هەسەدا لەوانش عین عیسا. لە نێوان هەموو ئەم هاوکێشانەشدا ئەمریکا لە ناوچەکە بوونی هەیە و فشار دەخاتە سەر تورکیا و هەسەدە تاکو لە ڕێی گفتوگۆوە کێشەکانیان چارەسەر بکەن.